هۆبەی فریاکەوتنی خێرای 122 هێڵی گەرمی هەولێر لە نێو بازاڕی هەولێر کرایەوە. ئەمە ئەو ئۆتۆمبیلەیە، ئێرەش ئەو بنکەیە کە ئیدی هاوڵاتیان لە نێو شاری هەولێر و نێو بازاڕی هەولێر کاتێک پێویستیان بە بنکەیەکی تەندروستی دەبێت یاخود پێویستیان بە تیمێکی فریاگوزاری دەبێت، ئەوان ڕاستەوخۆ لێرەوە دەگەنا ئەو کەسانی کە پێویستیان پێ. جا من دەمێ قسە لەگەڵ کاک سامان بکەم، ئەوتە بێژی فەرمانگەی تەندروستی هەولێر. کاک سامان سڵاوت لێبێت، دەمێ بزانم ئەم بیرۆکەیە چۆنی بوو تا چەند خەڵک سوودی لێ دەبینێت. ئێمە وەکو بەربەرشتنووسی هەولێر لە ڕێگەی بەشی کتێبتیشەکان چەندین خزمەتگوزاریمان بە خۆڕایی پێشکەش بە هاوڵاتیان کردووە کە ئەمەش لە فریاگوزاری 122 کە لە ڕێگەی کتێبتیشەکانەوە، بەڵام لە هەمان کات ئێمە پلانی زیاترمانەوە بۆی خەڵک هاوڵاتیان زووتر باشتر فراوانتر ئەم خزمەتگوزارە فریاگوزارێنە سوود لێوەر بگرن. ئێمە ئەمڕۆکە بە ئامادەبوونی بەڕێز پارێزگاری هەولێر بەڕێوەبەری گشتنووسی هەولێر لە ناو چەقی بازاڕی شار بنکەیەکی فریاگوزاری قەڵاتمان داناوە، ئەمبوڵانسی بۆ دابین کرا بۆ ئەوەی هاوڵاتیان لە نزیکەوە بۆی هەر حالەتێکی لە ناکاوێنەبی لە ڕێگەی ئەم فریاگوزارەوە ئەو تیمەوە بۆیان فریاگوزاریان بە بکرێ. بە هەمان کاتدا ئێمە وەکو تەندروستی هەولێر بەسپاسەوە هەمیشە پاڵپشتی هاوڵاتیانین بۆ ئەوەی خزمەتگوزاریەکان پێشکەش بکەین. خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی ئەم خزمەتگوزاریان پاڵپشتی لێ کراوە. باش کاک سامان، تەنها ئەو بنکەی لە نێو بازاڕی هەولێر دەکرێتەوە یان بنکەی دیکەشەیە؟ لەنا چەقی بازاری شێر ئەم بنکەیەک کرایتەوە، بنکەیەکی تەندروستی جێگیر هەیە لەناو ئەو شوێنەکانی گەرمی. بەڵێ 122 گەرمی ئەم بنکە فریاگوزاری هەیە لە شوێنەکانی بەپێی شوێنی جوگرافی ناو شاری هەولێر. بنکەی کەش بەتەمان لە نزیکی کات بکەینەوە ئینشاءالله. باشە کاک سامان، لێرە تا چ خزمەتگوزارێک پێشکەش بۆ هاوڵاتیان دەکرێت کە تووشی حاڵەتی نەخوازرا و لە ناکاو دەبنەوە بە شێوەیەکی گشتی دەمێت؟ ئەو ڕووداوانە ڕوودەدان کە پێویستیان بە فریاگوزاری هەبێتن چارەسەریان بۆ دەکرێت. ئەوانە پێویستیان بە فریاگوزاری زیاتر هەبێت لە ڕێگەی ئەم تیمە ئەمبوڵانسە فریاگوزاری خێرایە دەگەیەندرێتن لە خۆشخای بۆی زیاتر خزمەتگوزاری بۆ بکرێتن. زۆر سپاس کاک سامان. سلێمان دەبێژی فەرمانگەی تەندروستی.